لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەرهەمێنانی مادە خۆراکیەکان دابەزیون و لە بەرامبەریشدا نرخەکان سەرکەوتون. ململانێ و شەڕی رووسیا و ئۆکرانیاش دۆخەکەی سەختتر کردووە. ئەوە تا بەپێی بڵاوکراوەی ڕێکخراوی جیهانی فاو بە بەراورد بە مانگی پێش خۆی لە مانگی شوباتی ئەم ساڵدا نزیکەی لە 16 نرخی خۆراک بەرز بووەتەوە. بەڵام لە عێراق نرخی هەندێک لە شتەکان بە ڕێژەی لە 150 زیادیان کردووە. پێشبینیەکانی ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ ڕاست دەرچوون. ئەو کاتەی وتیان هێرشەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دەبێتە مای زیادبوونی برسێتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا. بەو پێی رووسیا و ئۆکرانیا گەورەترین هەناردەکارانی دانەوێڵەی جیهانین. وڵاتانی عەرەبی وێ ڕای دووری جوگرافی لە مەیدانی جەنگەکەوە، بەڵام تەبوو تۆزی جەنگ ئاسمانی وڵاتەکانی تەنیوە بەهۆی ئەوەی وڵاتانی جیهانی عەرەبی لە 155 پێداویستیەکانی لە وڵاتانی ترەوە هاوردە دەکەن و زۆرینەی هاوردەی خۆراکیشیان لە هەردوو وڵاتی رووسیا و ئۆکرانیاوەیە، بە تایبەتی گەنم و ڕۆنی خۆراکی و گۆشت و جۆرەکانی تری دانەوێڵە. وڵاتە عەرەبیەکان هەرچەندە لە 105 دانیشتوانی گۆی زەوی پێک دێنن، بەڵام لە 120 دانەوێڵەی زەوی بەکاردێنن. هەر بۆیە کڕیاری لە 138 کۆی گەنمی ئۆکرانیا و لە 142 کۆی گەنمی رووسیان. ڕوبەری و زەویانی بەکاردێن بۆ کشتتوکاڵ لە وڵاتانی عەرەبی زیاترە لە ڕوبەری زەوی کشتتوکاڵی 15 دەوڵەتی گەورەی هەناردەکاری گەنم. بەڵام وێڕای ئەوە ڕێژێکی زۆر کەمی ئەو زەویە بۆ کشتتوکاڵ بەکاردێنرێت. هەر بۆیە هەریەکە لە وڵاتەکانی میسر و یەمەن و جەزایر و سوودان و عەمان و سووریا و ئیمارات و لیبیا زۆرترین کاریگەری شەڕ لە سەریان دەردەکەوێت. هەرچەندە عێراق لە ساڵی ڕابردوودا نزیک بوو لەوەی بەشی پێویستی خۆی گەنم بەرهەم بێنێت، بەڵام کەم ئاوی و بێپلانی هەردوو حکومەتی هەرێم و ناوەند بۆ کەرتی کشتتوکاڵ و دابینەکردنی بودجەی پێویست بۆ پشتیوانیکردنی ئەم کارتە وای کردووە ئەم ساڵیش کورتهێنان هەبێت لە ڕێژەی پێویستی گەنم و بەو پێش پێویستی باوردەکردن دەبێت لە کاتێکدا نرخی گەنمی جیهانی بەردەوام لە بەرزبوونەوەدایە. هەرچی دەربارەی هەرێمی کوردستانیشە بەهۆی ئەوەی زیاتر خەڵکەکەی چەند ساڵێکە تووشی قەیرانێکی قوڵی دارایی کرا و نادادی و ناهاوسەنگی و گەندەڵی زۆر هەیە لە کۆکردنەوەی داهاتەکانیدا. هەر بۆیە ژیلەمۆی هەر جۆرە قەیرانێکی جیهانی و ناوچەی بگەشێتەوە پریشکی گڕەکەی بەر هەرێمیش دەکەوێت. بە پێی ئامارەکان نرخی مادە خۆراکیەکان بەگشتی بەرزبوونەوەی بەرچاویان بەخۆوە بینیوە. ئارد و برنج لە هەرێم نرخەکانیان بە بەراورد بە 6 مانگی ڕابردوو تا نزیکەی لە 140 بەرز بوونەتەوە و نرخی ڕۆنی ڕۆکیش بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو لە 159 بەرز بووەوە. بەرزبوونەوەی نرخەکان بەهۆی قەیرانە جیهانیەکانەوە زیاتر بەرۆکی خەڵکی کوردستان دەگرێت. بەو پێی دەسەڵاتدارەکان بێپلانن بۆ سەرپێخستنی ئابوووریەکی خۆژێن بە پێچەوانەوە تەنیا سەرقاڵی پڕکردنی گیرفانی خۆیان و پلانداڕشتنن بۆ زیاتر تاڵانکردنی داهاتی وڵات.